لا شوڵی گولاجی با قوتێنێ سارەکەمە دزەبم دەرێ کۆرە خۆ دزیەگە دزنێ بێ و سیارە بەرزە و پێێنێ ئێمە هەمومان ساری بەرزمان پێ دەبڕە چاوت دەرێ بڕ سارەکەم بەرەوە بەخوا قژێ بە گازەڵە بچڕ کاکی پۆلیس مای کار دز سارەکەمە دزێ هاتی ئەو تۆ نابێت تۆز جوان قسەکەی تۆز بواکەی چیەوە چی سارەکەمە دزی وەرە سارەکە ڕاستی بێ پوشێ کەوتە چاومەوە خەریکی و ئاوێنەی وسیرێ و ئاوێنێ پوش لە ناو سیارەیە ئەتۆرە عیب ناکەی بۆ تەمەنە و دانیش خەریکی دزیکردنی ئەتۆ جامەنە داکرد ئەو جامەنە لابە زانمە چی جامەنە مامە ئەوە توانی مامە ژیان با قوربانە بم مناڵەکان چۆن باشن ئەو بۆ نەو هێناوە کا پۆلیس ئەو دزی لە منە زی هەتی و لاچۆ بانۆ قوژم ئیسم بە کێ بڵێ مەمە دزی کردووە ئەرە دەبەسە کاکە قسەی عیلیمانێ بۆ خۆیان مامە ئەمڕۆ سەرە ئەو ببووێ نەمێنە بەس یەک لێ لێ بکەم ئەرە دوێنم خواردنی کرد بۆ نهاتی کرێ ڕۆڵە بەخوا ئەمەngە مەشغوڵی کەسابەتم ئاگام لە دنیا بەخوا ڕاستەکەی خەریکی چی دزی لە منەکە ئەمە هەتی دەبڕێ لاچە تێی هەڵە لەمە با بوازنی وڵای بە پاپی بڵێ ئەوە پوشە چوو بە چاو ویستم لەو ئاوێنەوە سێری کەم پوشەکە ڕاست ناکە لاچۆتی بانە قوشم ئەگە بە پاپی منەوە بزانە چاوی خۆت و پاپی دەرێ دەبڕێت ئەی دەرێ نەپوشەکە یارمەتی نێم نەوەڵە دەستە یاخوا لە شەو ساغ دەبڕۆ بۆ چین و ماڵی خۆمان بەخوا ئەوەختی نییە بێ ئیش و کارم چێکەن بابە ئەمە دزە سارەکەی گۆرە خۆت باشە بڕە ڕۆما بڕە خەزوو باشکا لای بەڕێبەرەکەتان بکەم ئەی ئیسراحەت دانیشە ئیسراحەتم گەورم نە هەستەکەم مرتاحنی تر نازانم یا کورسیەکە لووسە یا خۆت خۆم چی گەور ئەوە هەفتەی پێویستە نەشتەرگەری شوێنێکی حساسم کرد بەڵێ بەڵێ تێگەیشت شوێنەکەت بڵێم نەنە گەیشت پەیامەکە و گەیشت ئاخر با بڵێم ئاخر کاکە گەیشت پەیامەکە باشە باشە گەورم باشە ڕۆحەکەم قازەکەی تۆ بەسیتی ئیشەڵا حەلیەکەی ئیشەڵا گەورم ناوت چی بوو ناسی ماسی ناسی گەورم تەکسی ناسی ماڵی باوکتم بە قۆرگرت ناوی نەدۆزیەوە ئەمە نەبێت ئەو بەسیەکان وچم لێویتی جای نازانم چییە ناوی باوکە غێدان خوێدان غێدان گەورم یەخدان خوێت یارەبی تۆ بە غێدان ماڵی باوکتم بە قۆرگر ئەرە ناو نەما ئەوە چییە ئەو ناوە ئەوە ناوە نای باپیرم ناوەڵا نای خۆت و باوکتم جوان نووسی و سەری باپیرتە نازانم هەچەند سیر دەکەم نەوەیەکی چیمە گەورم قازم تقریبا هەستەکەم نازانم تۆ بە تەسکەرە مزەکەر یا مؤنەس مزەکەرم گەورم مزەکەری ئابڵێ ڕۆژ نییە ڕسمم لەگەڵ نەگرن ڕسم لەگەڵ ئای چۆن تخوا یەک دەقە ئەوانی کە ڕسم لەگەڵ ئاگرن ژنن یا پیاون ژنن زانیم چکە پیاوە بێت چی گەورم هیچ بەواز لەو مۆزوع عبێنین بزانم قەزەکەی تۆ بزەبت چی بوو گەورم ئاهاتمە بۆ لای سارەکەم دزێک خەریک و سارەکەم بەرێ ئێمەش بە پۆلیسێکم وت پۆلیسەکە لای ئێوە بوو بەرەڵای کرد لەکوێ بوو بزەبت شەقامی دوولای بازارەکە خەریکی مۆبایل ئەتاریە کرد ئەتاریە کرد بە قەبری باوکم بلێ ڕەشتاڵەیەک بوو تەوا ئەوە بلا ئێستا خۆم تاقیقی دیەکەم بلا ئاڕۆڵە گەورم زووی نیکەن ئەمریکا قوربان بەخوا عەکسی کاکە حەما ئەمڕۆ 100 جارم بان کردی جوابم نایەتەوە ئەڵێم بلە تۆیی تۆ ناو بلێ قڕاجە نۆڵانە من ناوم حەمەیە بەس بلێ لای حاکم هاتووەتەوە خەریکی جاکردن ئەوراقەکانە وەی تەبلیغیان کات کاکە بڕۆ بلەم بۆ بانکە ڕەجال لە یەکەم کاکە حەما بەڵێ ئەها هەمووی سیر دەکات چکە نەوعێکی عاجز بە خۆزم کورە خۆزی چی دەیک بلە هاتی وی بڵە قوربان چی ئازار دێ نا ئەوەیە گەورم بلە دانیشە بەڵێ گەورە بلە دوێنێ قەزەیەک ڕوویاوە خەی بۆ سیاری ئەم بەڕێزە کاک تەکسی بەرن ناسی گەورم کاک ماسی بەرن ناسی باشە کاکە ژانە لێم ناوتەوە بۆ موشکیلە بۆ من کابراایە ویستوێتی سیارەکەی بکاتەوە تۆ دزەکەتان هێناوە زەحمەنێ بڕۆ دزەکەم بۆ بێنە بۆ ئایرە خێرا فەورەن قوربانیان دزی چی ئەوەی کە ویستی سیارەکەی و کوڕە بەرێ کاک ماسی ناسی گەورم وەڵا قوربان بەرڵام کرد بەڵێ بەرڵام کرد یعنی کابراکە ویستوێتی دزی بکاتەوە بەرڵاو کردووە قوربانجان یەک پرسیار ئەگە دزەکە خەزوورە بێت تۆ چیەکەی بەرڵای ناکەی من وەڵا خەزورم دزی بکە نەک شەوێ دوو شەوەی کە بەژوورەوە نەک مانگێ 1 ساڵ سجن یەکەم ئەمرن نەمێنێت دەڵا قوربان دزەکە خەزوورم خەزورم بەریشتدا ئارە وەڵا بەریشما بەخوا داهشتێ پارەشی لێگرم 35,000ێکم مایە نیۆڕۆژ بردمانەوە ماڵەوە خێزانم یەک خواردنی کردە بۆ قوربان چ خواردنێ برنجی کوردی ئەم قۆزیە لەسەری تێگەی ئەو سەڵاتە و تەرتیبات و مقەبلات و باوەڕەکەی ئەو کەروزی تیا بوو ئەوە شۆڕ بووە بەسەر و مقەبلات
ئەها گوێزەر و تەرتیبات و باینجان و وەرە و بڕە و ئەها برنجی کوردی دەرەجە یەک شمیش و لەت کرد بەسە بەس ئێکرام بکەی ئەزای نقطەی زوعفی من خواردنی خۆشە ئەمرن نەمێنێت دیارە تۆ حەزی لە نانی سجنە چێ کاکە باقام حەما. یەک شتمان ناکەیت کاکە هەما قوربان من خواردنیان کردووە بەڵێ گەورم ئەمریکا هاتی بەڵا قوربان گوێ بگرە. ئەمریکا بلەم بۆ بیت سجنیەکەی لە ژووری ئینفیرادیە قوربان بلە چۆن سجنکەم کەسێکی دایرەکەی و کەسێکی بەتوانایە و چۆن دڵی دە سجن کاکە هەمە ڕجال لێکم کاکە یان زیامەڵێ بە قوربان ئەوە دزێکی بەرەڵا کردووە لە ئینفیرادیا یەک دەنگ نانی شینایەکی تا خۆم نەڵێم ئەخ گەورم جووری فرادی خۆ ژووری کەنتۆر نییە کاکەم ئەم بیشمێن بۆ ژووری فرادیە بێت جێم نابێتەوە وتیشم نانی مێنێ بەزیشم پیاەوە حەزەکەی نییە ئەوە زیایمیایی پۆلیسەکان چیمایەوە بۆی دایم بابی خۆ زیای پۆلیسەکان قوربان ئەی چی بکەم؟ ئەی کەڵە شێرەکانی جنابێت دەبەسەم کەڵە شێری من کاکە لە دنیا زانی من کەڵە شێرێکم هەیە دەبەسە بڕۆ سژنیکە مەگە دوایی بەرنەبی نەقڵ دەکەم بۆ شوێنێک بلا سەر هەڵبڕیتیەکەی بەس پشیلە لێ دیار ئەخی باشە قوربان بچی لە چێگا بە عسمانە بۆ خات وڵا خۆ ڕاستی شەکەی چەنەبازی ئەو فێری منەکات بیبە هەستە بلە یەڵە. هەستە بلە دەرێ بێ هەستە ئەمرن نەمێنێ وا لێکم بزانی ئەوەی کە مخالفەی قانونەکات چی لێکم دەبڕە ڕاوە دەبڕە براڤۆ گەورم زۆر بەسامی ناوەکەتم هەر نەزانێ ناسی کاکە مەمنون تە بممەیلێرەوە من قەزەکە بۆ حەلەکەم بەس نای خۆتم پێ بەڵێ باشە